بەڵێ ئێستاش تەوەری دووەم لەگەڵ میوانەکەم لە ستۆدیۆ تاوتویەکەم هەڵبەت دوێنێ کۆنفرانسی تایبەت بە وزەنویەکان لە زانکۆی سلێمانی بەڕێوەچوو کە تایدا نوێنەری حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێم و پسپۆران لەو بوارەدا ئامادەبوون. بزانین ئامانج لە بەستنی ئەم کۆنفرانسە چی ئایا ئەم کۆنفرانسە ئەبێتە ئەوەی کە لە داهاتوودا ئێمە زیاتر پشت بە وزەکان ببەستین و کارەبامان لە ڕێی وزەنیۆ بۆکانەوە دەستکەوێت و بۆ دابین بکرێت. بە سوپاسەوە لە ستۆدیۆ مامۆستا ڕێبوار عومەرمان لەگەڵای مامۆستا لە زانکۆی سلێمانی کۆلێژی ئەندازیاری بەشی کارەبا. مامۆستا ڕێبوار سوپاس کە لەگەڵمان بوویت. زۆر زۆر سوپاس بۆ ئێوەش، سوپاس بەم کاتێک کە پێتان بەخشین. زۆر سوپاس. مامۆستا لە سەرەتاوە گەر باسی کۆنفرانسەکەمان بۆ بکەیت، ئامانج لە بەڕێوەچوونی کۆنفرانسەکە وەک لە سەرەتایە باسم کرد. دەستەکانە خۆش بێت بەسەر چاوتەوە. یەکەم ڕاستی کەمەوە ئەتوانم بڵێم ئیڤێنتێک بوو. ئیڤێنتێک بوو ڕاستەخۆ کۆنفرانس نەبوو. ئەم ئیڤێنتە بە حقیقەت دەمێک بوو کارمان لەسەر ئەکرد کە کۆمەڵی لایەنی پەیوەندیدار کە پەیوەستن بەم بابەتە لە زانکۆی سلێمانی کۆکەینەوە. پرسیارەکەش بۆچی زانکۆی سلێمانی؟ ڕاستەکەی زانکۆی سلێمانی لە ساڵی 2020ەوە سنتەرێکی گەورەی وزەنیۆبۆکانمان کردوێتەوە. ئەو سنتەرە تابع نییە، ینی پەیوەست نییە، پەیوەند نییە تەنیا بە زانکۆی سلێمانی و شاری سلێمانی و بەڵکو سنتەرێکە بێکا لەسەر ئەوە بکەین کە بواری وزە و وزەنیۆبۆکان و ژینگە پارێزی لە سەرتاسەری هەرێمی کوردستان و بە تایبەتی ناوچەکانی سەروی عێراق کەش پارێزگای مووسڵ و دیارش ئەگرێتەوە کا لەسەر ئەوان بکەین. کاتەوەکو سنتەرێکین ڕێنمایی دەرکەین، خەڵک ڕۆشن فکرکەین بەرەو ئەمڕۆ بڕوات. بۆیە زۆر بە پێویستمانزانی کۆبوونەوەیەکی وا بکەین، ئیڤێنتێکی وا بکەین کە زۆربەی زۆری ئەو لانە پەیوەندیدارانە کۆکەینەوە لەسەر مێزێک و بزانین گرفتەکان چییە کە خەڵک تا ئێستا ڕووی لەم وزانە نەکردووە لە کاتێکە بەجیا لەوەی بۆتە یعنی بۆتە ضرورەتێک کە ئەبێ هەر یەک لە ئێمە هەر تاکێک لەسەر زەوی بەگشتی بەڕاستی ئەبێ بیری لێ بکەینەوە، چونکە بەو شێوەی ئێستا هەین و بەو شێوەی ئێستا ژیانمان ئەگوزارێ باوەڕم پێ بکە ئەتوانم بڵم بەرەو هەڵدێرێکی خراپ ئەڕۆین. زۆر زۆر دڵخۆشکەرانە ئەو لانانەی کە ویستمان بێن لە لامان و لەگەڵمانەوەی توێشکەن و خەڵکێک گوێ لە دەنگمان بێت ڕاستەکەی زۆر باش بە دەنگەوە هاتن. یەکە لەو لایەنانە لایانی با بڵین حکومی بوو کە ئیتر هەر لە حکومەتی هەرێمی کوردستان و هەر لە حکومەتی فیدراڵیەوە وەزارەتە پەیوەندیدارەکان. دووهەم لایانی با بڵین کەرتی تایبەت بوو. کەرتی تایبەت دوو کەرتمان بانگ کرده بوو، کەرتی بازرگانی، ژووری بازرگانی هەرێمی کوردستان بەگشتی و ژووری بازرگانی عێراقی تیا بوو، هەروەها ژووری بازرگانی ئەڵمانیاشی تیا بوو. دایرێک ئەوەی کە لە ئەڵمانیا و کار لەسەر ئەوەکەن چۆن ئەو چالاکانە ئەنجام بنێن بۆی با بڵین مستەسمیرەکان لە ئەڵمانیا بتوان بێنە ئێرە و لێرە ئیسtismار بکەنەوە بوارەدا. ڕاستەکەی من زۆر دڵخۆش بووم، زۆر دڵخۆش بووم بەوەی کە توێژێکی باش بەڕێوە چوو، قسەیەکی زۆر کرا، دەستخرا سەرە و گرفتانی کە هەن لە دوو تەوەرە ئیشەکەمان ڕێخستە بوو، کارەکەمان ڕێخستە بوو، تەوەری بەیانی و تەوەری پاژنێوەڕۆ. تەوەری بەیانی زۆرترین قسەمان لەسەر ئەوە بوو ئەو لایەنە پەیوەندیدارانەی کە پەیوەستن بەم بوارە وەکو وەزارەتەکان، وەزارەتی کارەبایی حکومەتی هەرێم، وەزارەتی کارەبایی حکومەتی فیدراڵی، وەزارەتی ژینگە دەستەی ژینگەی هەرێمی کوردستان، دەستەی ژینگەی وەزارەتی ژینگەی حکومەتی فیدراڵی، چونکە لە کوردستانە دەستەیە و لە بەغایە وەزارەتە کۆکرانەوە باسمانەوە کرد ئەو ڕێساویاسانە چین کە تا ئێستا بۆم بوارە دەرکراون و ئەو ڕێساویاسانە چین ئەبێت تا ساڵی 2030 و ئیجبار کراین، ینی وایە کە ئەبێت حکومەتی عێراق هەنێ ڕێساویاسای تایبەت دەرکات. وەزانی ئێمە لە ساڵی 2015 عێراق چووە ئەو گروپەوە لە پەیماننامەی پاریسی 2015 پەیماننامەی ژینگەیی کە ئەبێت تا 2015 کار بۆ بکەین و دەرەنجام بخەینە بەردەست چیمان کردووە بزانین بۆ کەمکردنەوەی دۆمۆکسیدی کاربوون. ئەم گازە ژەهریانە و بەرهەمێنانی وزەی کارەبا بەم شێوەیە هەیە زۆرتر بەکارهێنانی ئۆتۆمبیل و دەستکەوتنی ساردی و گەرمی بیناکانمان بەم شێوەی ئێستا هەیە ئەبێت بیکەینە کارتی سەوز و هەر شار و گوند و ناوچەیەک ئەو کارتە سەوزەی هەبێت و بتوانێت ئیسپاتی ئەو بکات کە زەرێکی ژینگەی زۆری نییە. ئەمە بوتمان بزانین تا ئێستا چی کرا و ئەکرێت چی بکرێت. بۆ پاژنیۆڕۆ تەوەری دووەمان لەسەر ئەوە بوو
بانقی مرکزی عێراق کە پارەیەکی زۆری تەخسیس کردو بۆم بارە جێگای دەستخۆشیە و دەستخۆشییان لێەکەین بەڕاستی ئەگەر نەبێ زۆر گرفتە چۆن بتوانانی قەنەعەت بۆ بکەیت کە بودجەیەکی باش تەخسیس کرێ بۆ ئەم پاڵپشتێکی دارایی باشی ئەوێ دەگەێ لە داهاتوودا کاری لەسەر بکەیت و ئەو کەرتە پەرەی پێبیت تاکە پاڵپشتیەک لە لانی حکوومەتەوە داوا بکرێت بەڕاستی بۆ ئەم بوارە ئەوەیە کە پاڵپشتی دارایی بکرێت ئەو دارایش نا کە بدرێت و نەگەڕێتەوە بەعکسەوە کارێکی وا بکرێت کە بتوانرێت وەکو قەرز وەربگیرێت و تۆ لە جاتی ئەوی ماگەنە بە خاوەن مۆلیدەیەکێ دەی لە گەڕەکەتە تۆ بە حکوومەتی بجێڕیتەوە لەم حاڵەت هەیە لە پاش چەند ساڵێک هەموو سیستەمەکە ئەبێ بە سیستەمی خۆت ئەمە زۆر قسە لەسەرکراوە مامەسا ڕێبوار ببوورە پێدەبڕم کاتە و زەنیێبووەکان کاریگەری ئەرێنیە بێت لەسەر ژینگە بە شێوەیەکی گشتی قوربان نەک کاریگەری ئەرێنیە بێت ئەبێت کاری لەسەر بکەین بەم شێوەی ئێستا هەیە بەم شێوەی ئێستا هەیە ئەگەر بەردەوام بینە سەر ژیانمان باوەڕ بکە جیهانێکی زۆر 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 نالەبار بۆنەوەکانی داهاتومان بەجێهێڵین ئینسان بەگشتی ئەنانێتێکی زۆر گەورەی تا دروست بووە چاومان لەوە نییە سبەینێمان چییە مهم ئەوەیە ئەمڕۆمان ئەبێ بە باشترین شێوە بەڕێوەی بەرین ئەو کەمالێت و ڕەفاهێتی کە ئەمڕۆ داوای ئەەکەین بیلئەخیرەن سەرچاوەکانی وزەیە تو ئەو سەرچاوانە ئەتوانیت لە بەشێک لە شتێکە وەربگریت کە زەرێکی ژینگەی زۆریە بێ وەکو تا ئێستا کردومانە ئەشتوانی بە شێوەیە گۆری بگریت کە هیچ نەبێت جیهانێکی جوانتر بۆ نەوەکانی داهاتوومان بەجێبێڵین ئێمە ئەگەر وەکو کۆمەڵگای بەشەری سەیری خۆمان بکەین لەو کاتەوە کە ئینسان هاتۆتە سەرزەوی دەستی بە ژیان کردو هەتا ئەمڕۆ کە من و بەڕێستی تیاین زۆرترین خەساری ژینگەی لە 100 ساڵا بووە ئەو 100 ساڵەیە کە من و توش بەشێکی لێی کە هەر یەکێ لە ئێمە بەشێکی لێی و هەر یەکە لە ئێمە ئەبێ بە شێوەی لە شێوەکان خۆمان ببوورە کەلیمەکە گەورەیە تاوانبار بەڕاستی کە تاوانێکمان بەرامبەر بە ژینگە کردووە ئەو نەوت و گازە زۆرەی کە بە مەلاین ساڵ لە ژێر قاچمانە کۆبەوە لە ژێر قاچمان و ژێر زەویە کۆبەوە توانیمان لە 100 ساڵە کۆتایی پێبێنین ئەگەر بەم شێوەیە بڕۆین بە هەموو دراستەکان ئیسباتێکن کە لە 2006 سا کۆتایی دێ چییە تۆ دایمە ئێمە من وەکو خۆم باجەنا بە باس نەکەم خۆم بە شەرێکم چەند مەتر مڕەبعمەیە 4 مەتر 12 مەتر 15 مەتر 100 مەتر لەوە زیاترین بۆ چییە بۆ ئەبێت 4 خانوم هەبێ بۆ ئەبێ قاتی یەکەم و دووەمم هەمووی سار بێ بۆ ئەبێ قاتی یەکەم و دووەممی گەرم بێ لە زستانە بۆ ئەبێ گڵۆپێکی زۆر بەکاربێنم بۆ ئەبێ ساری تایبەت بەکاربێنم بۆ ئەبێ بیر لەوە نەکەینەوە کە هیچ نەبێت ئەو داهاتەی کە لە بەردەستایە ئەو سەرەتەی کە لە بەردەستایە بە شێوەیە بەکاریبێنی نەوەی نەوەکانمان سوودی لێ ببینن ئەینەوەی نەوەکانمان چۆن جواب بینەوە بڵێن ئێمە لەبەر ئەوی ژیانێکی خۆش و باش و ئاسانمان ویست بۆ خۆمان و ویستمان قازانجێکی زۆر بکەین تەنیا کاغەز لەسەر یەکنین کە دۆلار و لە بانک کەنەکۆیەکەین و بەبێ ئەوی بزانین بۆ چیمانە زەرێکی ژینگەی زۆر زۆر ئەدەین ئەمە کاریسەکەی ئەمە جا لەبەر ئەوە ئەم ئیڤنتانە زۆر زۆر گرنگە نەک ساڵانە وەرزیانە و مانگانەش بکرێت ئەبێ خەڵک ئاگادار کرێتەوە و من بەڕاستی ئەرکێک ئەگەر جامش پرسیارەکەم بەسەر خۆمی بزانم بەڕاستی 100 جار ئەرکەکە لەسەر بەڕێستانە من هەموو جارێ وتومە میدیا ئەتوانن ڕەش سپی بکەن و سپی ڕەش بکەن ئەتوانن ئەوەی باشە خراپی بکەن لە کۆمەلگای ئەوەی خراپ باشی بکەن لە کۆمەلگا ڕووی دەمم لە جەناب بنەبێت احترامێکی تایبەتم بۆ بەڕێستان هەیە ڕاستی تەلەڤیزیۆنەکەتان زۆر زۆر احترامی تایبەتم بۆی هەیە بۆ ئێوە باوەڕم پێ بکەن لە دڵەوە پێتانەڵێن بەڵام میدیای خراپیشمان هەیە بەڵام وەکو میدیاکاران ئەو ئەرکی کە کەوتۆتە سەر شانتان باوەڕ ناکەن چەند زۆرە ئێمە وەکو لایانی زانستی چەند هاوار بکەین چەند بڵین زەحمەتە وتەکانیشمان بگاتە شوێنی خوانتە گرنگە لە ڕێی میدیاکانەوە هاوڵاتیان ئاگادارکرێن و لەوەی لە ئێستا و لە داهاتووشدا پشت بە وزەنێبووەکان بەسترێ هیچ نەبێت بەشێکی ئەو زەیت کە هەیە بخەیتە سەر وزەنێبووەکان نمونەیەکی بەسیط بە بەڕێزی دیانمەوە ئیتر ئیشەڵڵا جەنابەت خۆت قەرار بە ئەم بیناجوانی بەڕێستان هەیە ڕۆژانە 100 کارتۆن 50 کارتۆن ئاوتان پێویستە بۆی ئەم ستافەی بەڕێستان ئاوەکە بخواتەوە ئەگەر من بڵێم هەر کارتۆنی لەو ئەوانەی کە دێتە ئێرە کارتۆنی 5,000 دینارە کارتۆنی 5,000 دینارە لە مەزدەرێکە وەرێگرن
ڕۆژێ ئەیکردن و ڕۆژانە کارتان ئەڕوا ڕۆژێ بە ڕێزێک دێت ئەڵێ کاکە ئەو 50 کارتۆنی کە جنابتان پێویستانە من ئەتوانم 20 کارتۆنیتان بە 1000 دینار بۆ بێنم لە 5000 بەتان بکە من ناتوانم هەموویتان بۆ دابین بکەم بەس دەتوانم 20 کارتۆن تا 30 کارتۆنتان بۆ دابین بکەم بە 1000 دینار تویژدانێ هەر کەسێک بیری لێ ناکات و قیچێکە باسی کارتۆنەکە لەوە بە 20 کارتۆنەکەی تر بەگران بکڕم ئەمە یەکسەر گیرفانمان ئازێتەیە بیری لەکەن و هەر کەس تێگە ئێکاکە ئەو زەی کە دێتە ماڵەکەمانەوە بە تایبەتی شوێنە بازرگانیەکان وزەکان بە 10 سنتی دۆلارە یەک وحدەی کارەبایی بە 10 سنتی دۆلارە من ئەچم پێی ئەڵم کاکە هەر چنێک تر من حەقم نییە بەڵام ئەتوانم بەشێک لە وزەی کە جەنابە پێویستە بۆ بکەم بە 2 سنت لە 10 سنتەوە بۆ بکەم بە 2 سنت کە ڕۆژانە هەزاران وحدەیەوێ توش بیت قرار نادی کاکە وڵا ئەمەیان باشترە نازانم چۆن قەناعەت بە خەڵک بکەی کە سەرچاوەیە کە زۆر هەرزانترە لەوەی کە ئێستا ئێمە بەکاری دێنین لە کاتێکە سوودی ژینگەی زۆرتری هەیە من ساڵانێکە لەم بوارەیە چالاکم هەتا 2010 و 2009 زۆر قورس بوو قەناعەت بە خەڵک بکەی تا ڕوو لەم سەرچاوانە بکە چونکە سەرچاوەکەی وزەی کە دەستێکە لەوەی کە حکومەتی هەرێم ئەیخستە بەردەست زۆر هەرزانتر بوو لەوەی کە لەو زەنێوبەکانەوە دەستەکەوت بەس ئەمڕۆ ئەوەی کە حکومەتی هەرێم پێ ئەدا و ئەوەی کە حکومەتی هەرێم داوای لەکە بۆ هەر وحدەیەک لە سەرچاوی زەنێوبەکانەوە 5-6 ینی لە 120 ئەو پارەیە کە پێویستە پێی بە ئیتر بۆ ڕووی تێنەکەین نازانم بۆ ڕووی تێنەکەین بەهیوان پێویستمان بە میدیاکاری وەکو بەڕێستان هەیە خەڵک ڕۆشن فکرکەن بەوەی کاکە نەک ئەوەی کە تەنها سوودی ژینگەی هەیە بەعکسەوە هاوکاری مادیشیان زۆر بۆ ئەگەڕێتەوە سوودێکی مادی گەورەشی هەیە بەڵێ مامۆستا ڕێبوار من دوا پرسیارت ئاڕاستاکەم وەک ئاشکرا هەرێمی کوردستان ژینگەیەکی لەباری هەیە بۆی سوود لە وزەی خۆر ببینین تا چەند ئێمە توانیمانە سوود لە وزەی خۆر بینین بە تایبەت بۆی کارەبا دابین بکەین دەستی خۆش بێت باس دەکەی ئەوەی کە بەڕێزت یەکەم جار وتێت من ئەبێ بەڵام هەر سوپاسگوزاری خوابین کە بەجێهنەوەی نەوتێکی لە بارمان نوتێکی زۆرمان لەژێر خاچە ژینگەیەکی زۆر لە بارمان هەیە بۆم بوارە بەڕاستی ژینگەیەکی زۆر لە بارمانێ تا سەری ئەو شاخی پشتەوەمان کەی بە ناشکرینە بە دارێکی پێوە نییە ئەی چی ئەبوو ئەگەر هەر هەمووی بە پەناڵ ساوز کرایە بە پەناڵی سۆلار ساوز کرایە ئەمان توانی وزەیەکی زۆر باش بە خۆمان دابین بکەین بەڕاستی ژینگەیەکی لە بارمان هەیە و تا چەند لە کوردستان سوودی لێبینراوە من ناتوانم ڕەش ببینم بەڵام هیچ نەکراوە بەڕاستی جێگای دەستخۆشیەوە بە تایبەتی ئەم کابینەیە توانیان یاسا و ڕێسای و زەنێوبەکان ئەگەر بەکەم و کورتیشەوە بێت یعنی لەوانەیە چاکسازی زۆری تیا بوێت بەڵام شتێکی زۆر باشیان کردووە و جێگای دەستخۆشیە ئەمەی ئەوێت کە هاانی خەڵک با و هاوکاری خەڵک بێت تا بتوانێت ڕوولەم و زەنێوبانە بکە و لەم چەند ساڵی ڕابردووشە بتوانم بڵم لەم 2 ساڵی ڕابردووە ئەگەر ببینی کۆمەڵە کۆمپانیای زۆر کراوەتەوە بۆ ئەم بوارە و کۆمەڵی خەڵکی زۆری ڕووی تەیەکە و خۆزگە ئەم جارش کا هەتمەوە کەواتە گەشتبینی مامۆستا زۆر گەشتبینم خۆزگە ئێوەش بڵێن وەڵا ئەبێت ئەو کارەبایی کە دابینێکن هیچ نەبێ بەشێکیان ببێت لە بەشی و زەنێوبەکان من گەرنتی ئەدەم ئەگەر دادەهێرۆ ئەمڕۆ لێرە بووە گوێ لەم قسانەمان بواە گەرنتید ئێم یەکە و ڕاست ئەیکرد چونکە باوەڕم پێ بکە شێرۆکی 12 ساڵ پێش ئێستام هەیە لەگەڵ بەڕێزیە کە زۆر قسەی لەسەر ئەوە ئەکرد ئەبێ بە هەر شێوەیە بێ ڕوو لەو زەنێوبەکان بکەین ئەو کاتە تۆزە سەخت قورس بوو ئاسان نەبوو هەر لەبەر تێچۆکەی بەڵام تێچۆکەی ئێستا ئەوە نەهەرزان بووە بەرامبەر بەو تێچۆکی ئێستا کارەباتێکە من گەرنتیت ئێم یەک و ڕاست قەناعەتێ کرد و قەرارێدا بەڵێ ئێمەش بە هیوان لە دیداری داهاتوە کە لێرە لەگەڵ تابین پشت بە وزەی خۆر بەستین و زەنیۆکان بەستین بڵێ لە سابیستی وزەکەمان کە ئەمە ئەبێتە ستاندەرێک داوامان کرد دوێنێ کە لە زۆربەی زۆری بیناکانمانە وای لێ بکرێت کە هیچ نەبێت بەشێکی لە ببێتە بەر وزەنێوبەکان ئێوەش یەکێک بنەوە بە هیوان بەڕێز مامۆستا ڕێبوار ئەبەر مامۆستای زانکۆی سلێمانی بەشی ئەندازیاری لە کۆلیژیان ئەندازیاری بەشی کارەبا سوپاس ڕاستەوخۆ لە ستودیۆ لەگەڵ مابووی سەرکەوتوو بن من سوپاسی ئێوە ئەکەم تخوا ئەرکتان بیر نەچێتەوە ئەرکێکی گەورەتان لەسەرشانە کاتان لە یەکەم خەڵک ئاگادار سپاس کە ئامادە بوون لە ستودیۆ زۆر سپاس